دوو کوردی دانیشتووی بەریتانیا توانیویانە کارێکی ناوازە بکەن. ئەوان پرۆژەیەکی فۆتۆگرافیان لەبارەی جەنگ و لێکەوتەکانی جەنگەوە کردوێتەوە. فۆتۆکانیان هێندە باڵکێش بوونە کە زانکۆی دورهام لە بەریتانیا بێگومان بڕیاریداوە پرۆژێکی تایبەتیان لێ بکرێتەوە، پرۆژەی کە دەستیان پێکرد. ئەوە بۆیە گرنگە چونکە قوتابیەکانی ئەو زانکۆ بەنێوبانگە لە ئێستاوە تاوکو ساڵانی داهاتوو تۆ بڵێ سەدەکانی داهاتوش دەتوانن سوود لەو بۆ توێژینەوەکانیان سوود لەو کارانە وەربگرن کە ئەو دوو کووردە لەبارەی جەنگەوە کردویانە. ئاکۆ ئیسماعیل یەکێکە لەوانەیە کە خاوەنی پرۆژەی وەندەی چێنجە لە بەریتانیاوە لەگەڵمە. کاک ئاکۆ دەمەوێت لە زاری خۆتەوە زۆرتر لەسەر پرۆژەکە بزانین، کەی دەستی پێکرد، کەی نمایشەکانتان هەبوون، پیشانگاکانتان و چ شتێک زۆر سەرنجی ئەو زانکۆی ڕاکێشاوە بۆی پرۆژەکەتان لێ بکرێتەوە. سڵاو، ئەم کاتت باش کاگێ من و بینەرانی ڕوودا و لە ڕاستیدا پرۆژەی وەندەی چێنج پرۆژێکی فۆتۆگرافیە کە بە هاوبەشی من و شاهو عەبدولقادر ئەنجاممان داوە. بەشێکە لە ئەزمموی کارکردنی کاری ڕۆژنامەنووسی خۆمان ئەو کاتێ لە کوردستان ژیان ئەم کارمانە کرد و ڕۆژنامەنووس و بەشێکی تۆمار کراوە لە عێراق، بەشێکی لە کوردستانە، بەشێکی لە سووریا تۆمار کراوە. ئەم پێشانگایە باز لە کاریگەری جەنگە کات وە لێکەوتەکانی چەندێک ئەم فۆتوانەوە نیشانیان چۆن جەنگ کاریگەری هەیە لەسەر خەڵک، لەسەر کەش و هەوا، لەسەر ئاژەڵەکان. ئێمە ئەم وێنانەمان هەمووی کردووە بە پێشانگایە کە لە چەند شارێکی بەریتانیا نمایش کراوە و نزیکەی 5 جار نمایش کراوە، لە چەند زانکۆیەکی بەریتانیا نمایش کراوە. یەکێ لە نمایشەکانی لە زانکۆی دورهام بوو کە سیمینارێکی تایبەتی بۆ ڕێخستین و بۆ ماوەی هەفتەیەک لەوێ نمایش کرا و هەروەها کورتە فیلمێکمان هەبوو بە باسی ڕزگاربوویەکی هەڵەبجە دەکات کە لە بەریتانیا دەژیت و یەکەم جارە بۆ میدیاکان قسەیە کرد و ئێمە توانیمان کورتە فیلمە لەبارەی و کەسەوە بکەین و بە زمانی ئینگلیزی و کاریگەری زۆر لە لای خەڵک دروست کرد ئەوەی کە گرنگە. و ئەم پێشانگایە تەنها تایبەت نییە بە ناوچەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە ئەومان پیشانداوە کە هەموو کەسێک لەسەر زەوی بەشێکە لەو کێشانی لەسەر زەوی ڕوئەدات. کاتێ جەنگێک لە عێراق ڕوئەدات، کاتێ جەنگێک لە سووریا ڕوئەدات، کاریگەری هەیە لەسەر هەموو دنیا. و وەکو دواتر بینیمان جەنگ لە ئەفغانستان ڕوویە، لە ئوکرانیا ڕوویە. بۆیە زۆر گرنگە مرۆڤایەتی لەسەر ئەم شتانە قسەیان هەبێ و هەڵوێستیان هەبێ و تێبگەن لەم کێشە گەورەیە. باشە، تەنیا زانکۆی دوورهام بوو کە دەیویست ئەو پرۆژە بکرێتیان ئۆفەری دیکەشتان هەبوو دوورهامتان هەڵبژارد؟ لە ڕاستیدا مەسلەی کڕینەکە بۆ ئێمە گرنگەکەی ئەوە بوو کە زانکۆی دوورهام بەشێکی تایبەتی هەیە کە وەکو مۆزەخانەیەکی گەورەی هەیە کە ئەو کاری هونەرمەندانی کڕیوەتەوە لە ماوەی سەدەی ڕابردووە لەم سەدەدا و بۆ ماوەیەکی درێژەم ئیشانە ئەمێنێتەوە بۆ هەموو کەسێک بەردەست دەبێت کە ئەچێتە ئەو شارە دەتوانن موعید وەرگن و ئیشەکان بین و بۆ ڕیسێرچ و بە دواداچوونی تەلەبەکان بەردەست دەبێت. یعنی ئەم ئیشە تەنانەت بۆ کاتێکی دیاریکراو نەکردراوە لە شوێنێکدا بڕێت و هەمیشە ئەم کارە بەردەست دەبێت بۆ خوێندکاران و ئێمە ئەوەی دوورهامان بەلاوە گرنگتر بوو ڕاستیەوە تاکە ئۆڤەر بوو کە پێشکەشمان کرا. بۆ ئێمە ئەم ئیشەشمان بۆ فرۆشتن دانەنا ڕاستێک ئێمە ویستمان بەڵێ ئەم ئیشە ئێمە بۆ فرۆشتن بۆ کارێکی وادامانەنا، ئێمە تەنها ویستمان ئەو کێشانە باس بکەین کەم پرۆژە بەشێکە لە هۆلۆکۆست میمۆریال دەی کە ساڵی ڕابردوو نمایش کراوە، ئێمە بەشێک بووین لەو پرۆژەیە. ویستمان ئەم کێشەیە پیشان بێن دواتر کە بردمان زانکۆکان، بردمانە شوێنە گشتەکان، خەڵک پێشوازێکی زۆر زۆر باشی لێ کرد و کاردانەوەیەکی زۆر زۆر باشیان هەبوو و تێگەیشتن لەو کێشە گەورەی کە لە مرۆڤایەتیە ڕوئەدایسە. زۆر باشە. ئەوەی کە بڵین لەوێدا دەندرێت لە زانکۆی دوورهام تەنیا فۆتۆکانن یا بەڵگە فیلمەکەش لەگەڵێتی بەڵگە فیلمی بۆنی سێو؟ بەڵێ بۆنی سێو فیلمێکی هەڵامەکە 11 بۆ 12 خولەکە دۆکۆمنتەریە و فیلمەکەش بەشێکە لە پرۆژە فۆتۆگرافیەکە هەردووکی بەناوی یەک ڕۆژ گۆڕانکاریە، چۆن لە یەک ڕۆژە
گۆڕانکاری ڕوئەدا بەسەر ئەو خەڵکانەدا بەشێک لە چیرۆکان باسی هەڵەبجەیە و فیلمەکەش بەشێکە لە پێشانگاکە و بەردەسە بێ بۆ خوێندکاران هەر کاتێک بیانەوێ. باشە، زۆر سپاست دەکەم ئاکۆ ئیسماعیل لەگەڵ شاهۆ عەبدولقادر لە پرۆژەی One Day Change باسی ئەوەی کرد کە زانکۆی دوورهام لە بەریتانیا پرۆژەکەی ئەوانی کڕیوەتەوە بۆی ببێتە بەشێک لە ئەرشیفیان لەو مۆزەخانەیە کە لەو زانکۆی هەیە بۆ توێژینەوەکردن لەسەر لێکەوتەکانی جەنگ. زۆر سپاس دەکەم کە لە بەریتانیاوە لەگەڵم بوویت.